بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکەی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە و خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله تعالا. و گەیشتینە فقرەی هەشت کە دەفەرمێ لا تبلغه الأوهام ولا تدركه الأفهام. طبعا باسکردنی ذاتی خوای پەروەردگار برایانی بەڕێز و خۆشەویستم گەورەترین باسە لەسەر گۆی زەوی، چونکە تو باسی ذاتی خوای پەروەردگار دەکەی و باسکردنەکەش ئەوە نەبێ کە بە حەز و ئارەزوی خۆمان بێتن، بەڵکو پێشینە چاکەکانمان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ سەلەفی ساڵح و ئەو عالمە گەورانە چۆنیان بۆ باسکردوین کە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە. ئاوە ئینشاءالله لەسەری دەڕۆین و باسی دەکەین و قسەکەی وانە ئێمە دووبارەی دەکەینەوە. دەفەرمێ کە باسی ذاتی خوای پەروەردگار دەکات تەبارەک و تەعالا ئیمامی تەحاوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەفەرمێ لا تبلغه الأوهام، یعنی خوای پەروەردگار ئەو خوایەیە ئەو ذاتەیە کە وەهم چۆن مەسەلەن دەبینی کابرا شتێک تەسەوڕ دەکات لە فکر و بیر و بۆچوون و ئەوەی خۆی کە تەخەیولی شتێک دەکاتن، یعنی نەیبینیوە، شێوەی نەبینیوە، هاوشێوەی نەبینیوە، بەڵام ڕەسمی شتێک دەکاتن وەکو لە خەیاڵی خۆیدا بە خەیاڵ. ئەوهام خەیاڵ و ئەوانن کە حەقیقەتێکی نییە. خەیاڵەکانی چکە جاری وایە تو بۆ نمونە باسی وەلیلله المەثەل الأعلى باسی شارێکت بۆ دەکەن، ئەو شارەت نەبینیوە، بەڵام دەبینی مەسەلەن کە وەسف دەکەن لە خەیاڵی خۆتدا تەسەوورێکی دەکەی، ڕەسمێکی بۆ دەچێشی دەڵی لەوانەیە ئاوا بێتن. ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیچ تەسەوور و هیچ وەهمێک و هیچ خەیاڵێک پێی بەخوا نابات، چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە دەینە سەری لە دەرسەکانی داهاتوو، خوای پەروەردگار لە دنیا نابیندرێتن، بۆی کە ئینسان تەسەووری ذاتی خوای پەروەردگار بکات تەبارەک و تەعالا. ئەو جا دەفەرمێ ولا تدركه الأفهام، و عەقڵ و هۆشی ئینسانیش ئیحاطەی خوای پەروەردگار ناکا، یان پێی بە خوای پەروەردگار ناباتن تەبارەک و تەعالا. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سەرووی ئەو شتانەوەی کە بە خەیاڵی ئینسان دادێتن. ئەو جا دەفەرمێ لە فەقەڕەی نۆیەم ولا يشبهه الأنام، و هیچ مەخلووقێک، هیچ ئینسانێک، هیچ مەلایکەتێک، هیچ ژنۆکەیەک، هیچ مەخلووقێکی خوای پەروەردگار بە تەبارەک و تەعالا بە تایبەتی ئەو سێ عالەمە، عالەمی مەلایکە و عالەمی جن و عالەمی ئینس و خوای پەروەردگار ناچن تەبارەک و تەعالا. و وەکو خوای پەروەردگار کە وەسفی خۆی دەکات دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر، ئەوە کیفایەتە. لەبەرەوە ئێمە خوایەک دەپەرستین تەبارەک و تەعالا کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە شوێنەواری ڕەحمەت و بەزەیی و لە شوێنەواری خالقیەتی خوای پەروەردگار و لە شوێنەواری ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار ذاتی خوای پەروەردگارمان بۆ دەردەکەوێتن. چکە تو هەرچی کە تەماشای دەکەی دەزانی کە ئەوە خالقێکی هەیە، بەدیهێنەرێکی هەیە، سەرپەرشتیارێکی هەیە کەوی ذاتی ئەڵڵایە تەبارەک و تەعالا. جاوجا لەبەرەوە کە هیچ شتێک و خوای پەروەردگار ناچێتن، نە لە ناوە جوانەکانیدا، نە لە صیفاتیدا، نە لە
قدرەت و دەسەڵات و عەزەمەتیدا. چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەموو سیفەت و ناوە جوانەکانی تێدا کۆبوونەوەتەوە. کە دەڵێن خوای پەروەردگار بە دەسەڵاتی هەیە، بە قووەتە، قووەتی خوای پەروەردگار مالانی هەیە، بربەستی نین. بە لەحزەیەکی کونفەیەکونێکی دەتوانێت هەموو ئەو کەون و کائینات و بوونەوەرەی تێکدات. بەڵام وەلیلله المەثەل الأعلى نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە کە بڵێن فڵان کەس بە قووەتە، بەڵام بە قووەتەکەوی چییە؟ سنووردارە، سنوورێکی مەحدودی هەیە، لەوانەیە لە سەروی ئەوی بە قووەتر هەبێ. فڵان کەس عالمە بەڵام لەوی عالمتر هەن، وفوق كل ذي علم عليم. ئەوانە زۆر دەبێ ئاگادار بین معاملەیەکی هەستیاریان لەگەڵ بکەین. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم، سەلەفی ئەو ئومەتە ڕەحمەتی خۆیان لەبێ زۆر عاقڵ بوون و زۆر شارەزا بوون، لەبەرەوەی هاتوون پێش هەموو شتێکی خۆیان بە خەڵکی ناساندووە تەبارەک و تەعالە. یعنی ئێستا و مەتنانە کە نووسراونەوە بۆ خەڵکی نووسراونەوە، بۆ خەڵکی ئەو گوندەی، بۆ خەڵکی ئەو شارەی. یعنی کاتێک کە شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لێبێ کە عەقیدەی واسڵی کە نووسیویەتەوە چەند وەرەقەیەکە لە بۆ خەڵکی واسڵی عێراقی نووسیوە، ناوی لێنراوە عەقیدەی واسڵی. بەهەرحاڵ هەر یەکە بۆ شوێنێکی دەبینی کە زەرورەتە کە ئینسان پێشەوەی کە بەڕاستی بچێتە سەر علوم و زانستەکانی دیکە، تەواو خوای خۆی بناسیتن، دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای خۆی بناسیتن، بۆی کە تام و چێژ و لەزەت لە ئەو عیبادەت و خواپەرستیانە بکاتن کە ئەنجامیان دەدا لە ژیانی ڕۆژانەیدا. فەقەڕەی دێم دەفەرمێ حەی لا يموت قەیوم لا ينام. ئەوە طبعا نمونە زۆرن لە ئاەتی خوای پەروەردگار، هەر ئاەتە الکورسی کە دەیخوێنیەوە الله لا إله إلا هو الحي القيوم، ئەوە هەردووچی لێوێن دەرێ وەرگرتوون. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاوات وسەلام فەرمێ إن الله لا ينام ولا ينبغي له أن ينام. خوای پەروەردگار دەفەرمێ حەی لا يموت. خوای پەروەردگار خاوەن حەیاتە، خاوەن ژیانە، بەڵام ئەو خاوەن حەیات و ژیانی خوای پەروەردگارە کەس بە خوای نەداوە. ئاگاتان لەو خاڵەی هەبێتن. ئەمە خاوەن حەیاتین، خاوەن ژیانین، بەڵام چێ ئەو ژیان و حەیاتەی بە ئێمە داوە؟ خوا تەبارەک و تەعالە. یعنی ژیانی ئێمە خوای پەروەردگار پێیداوین. ئەوجا ژیانی مەلایکەت خوا پێیداون، جنۆکە خوا پێیداون، حەیوانات خوا پێیداون، نەباتات خوا پێیداون. ژیانێکە بە تایبەتی لە قۆناغ و مەرحەلەی ئیمتیحان و ئیبتیلادا ژیانێکی موقەتە. برا بەڕێزەکانی خۆم، بەڵام کە دەفەرمێ حەی ئەو حەیاتەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە حەیاتێکە کە نە بیدایەتی هەبووە نە کۆتاییشی هەیە. ئەوە گرینگە ئینسان بیزانیتن. ئەوجا دەفەرمێتی لا يموت. بۆ لێرانە ئەوەی هێناوەتەوە کە دەفەرمێ خاوەن ژیان و خاوەن حەیاتە و ناشمرێتن. لەبەرە دائیمەن ئینسان بە عەقڵی کورتی خۆمان تەماشا دەکەین ئەوەی کە لە دەوروبەری خۆمان دەبینێتی خاوەن ژیانە و خاوەن حەیاتە و دەڵێ دەمری وەڵا کۆتایی پێدێتن. بۆی ئەوە لە مێشکماندا بینینە دەرەوە. یعنی کاتێک نایەتن کە خوای پەروەردگار تێیدا بمرێتن. خوا مردن بۆ خوای پەروەردگار نەهاتووە. خوای گەورە ژیان و مردنی دروست کردووە، خەڵقی کردووە. ژیان و مردن مەخلوقن کە مەخلوقن لە خوای پەروەردگار ناوەشێتەوە ئەوە. و مردن صیفەتێکی نەقسە، صیفەتی نەقس بۆ خوای پەروەردگار نین تەبارەک و تەعالە. لەبەرەوە دەفەرمێ حەی لا يموت. خوای پەروەردگار خاوەن ژیانە، خاوەن حەیاتە و ناشمریت. لە دەرسی ڕابردوو باسم کردوم کە هەموو کەون و کائینات و بوونەوەر هەمووی کۆتایی پێدێتن، بەس خوا دەمێنێتەوە بە تاک و تەنها کە هەر خۆشی تاک و تەنها بووە. ئاخر شت خوای گەورە چ دەفەرمێ لمن الملك اليوم
فەرمونون ئەوانەی کە ململانێ و چێشمە چێشم و یەکتریان دەکوشت و یەکتریان ڕاودەنا و عەرز و ئاوی یەکتریان داگیر دەکرد و زوڵم و ستەمیان دەکرد لەسەر کورسی. ئێستا ئەو دەسەڵاتە بۆ شێمایەوە. چێ خاوەن دەسەڵاتە؟ کەس نییە وەڵام داتەوە. بۆ خۆی دەفەرمێ لله الواحد القهار کە هەموو شتێکی دەستەوەستان کرد، سنووری بۆ هەموو شتێکی دانا. ئەوجا لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم سونەتە بە تایبەتی ئینسان دوای هەموو نوێژە فەرزەکان کە سەلامت دایەوە و الله ئەکبەرت کرد، ئەستاغفر اللهت کرد، اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك تا آخری، ئەوجا ئاەت الکورسی بخوێنی کە ئاەت الکورسی باسی ذاتی خوای پەروەردگار دەکات تەبارەک و تەعالا. لێی وەربنەوە کە ئاەت الکورسی دەخوێنەوە سونەتە ئینسان پێش بنوویتن بیخوێنیتن کە هەمووی باسی چ دەکات؟ باسی ذاتی خوای پەروەردگار و دەسەڵاتی خوای پەروەردگار دەکات تەبارەک و تەعالا. بۆی کە ئینسان خوای خۆی لە کەلامی خوا بناسێتن، یعنی خوا بۆ خۆی وەصفی خۆی دەکات و باسی خۆی دەکات بۆی کە ئینسان بیناسێتن. ئەو جا دەفەرمێ قەیوم لا یەنام. قەیوم ئەنی ڕاوەستاو، ئەو ڕاوەستاوە ناو کە ئێمە مەسەلەن بڵێن وڵا یەک نەفەرێک ئاوا ڕاوەستاوە لله المەثل الأعلى. یعنی قەیوم یعنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو کەون و کائیناتی مشوری هەمووی دەخواتن، سەرپەرشتیاری هەمووی دەکاتن، ئاگای لە هەموویەتی و هەر یەکە و بە نەوعێکیش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا معاملەی لەگەڵ دەکات و بێ ئاگانیە، بێ ئاگانیە لە مەخلوقاتی خۆی و نەبێ بێ ئاگا بێ بڵێ وەڵا فڵان کەس چ دەکا فیسار چ دەکا یان ئەوە دەوڵەمەندە زەکاتی داوە یان نەیداوە فڵان کە فەقیرە دەست بۆ حەرامی دا بەیان نابا. قەیومیەتی خوای پەروەردگار ئەوەیە کە هەم بۆ خۆی لە ذاتی خۆیدا لەحزەیەک لە لەحزەکان بێ ئاگایی بەسەر دانایەتن. ئەو جا وەکو لە ئاەت الکورسی لا تأخذه سنة ولا نوم، نە بۆرژانی بەسەردادێ، لە منطقەیمە بۆرژانی پێ دەڵێن، لە منطقەکانی دیکە لەوانەیە وەنەوزەی پێ دەڵێن، وەنەوزەی بەسەردانایانی وەنەوزە بۆرژان مقدمەی خەوە، یعنی کابرا دەبینی دادەنیشیاوە هوردە هوردە ڕادەسڵەچێتن. ئەوەشی لە خۆی نەفی کردو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ جای نووستن، نەدە بۆرژێ نەوە نەوزەی دێتێ نەدەخەوێتن. بۆ چکە لەحزەیەک خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خەوی بەسەر دابێتن کەون و کائینات تێک دەچێتن. ئەو خاوەنی ئەو کەون و کائیناتێ و کەون و کائیناتیش واستە بە ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا سەقامگیر بووە ڕاوەستاوە و ئەو ڕۆزیدەر و ئەو مشورجێڕ و ئەو گۆڕانکاری لەحزە بە لەحزە لەو بوونەوەرە و کەون و کائیناتەی دەکات. وەکو لە سوورەتی الرحمن داهاتووە كل يوم هو في شأن. كل يوم يعني كل لحظة. يوم بمستي أو يوم يمنية همو لحظيك يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن. أوجا لا فقري يازدم دادا فرميه خالق بلا حاجة. خالق بلا حاجة أو زور مهمة هم يكليك مهم ترنا هم باسي صدق أخوايا وتبارك وتعالى. خالق بلا حاجة خواي قورا خالق. خالق يعني تي بدي هنريك بيشويك هيج مخلوقك هبو بيتن خواي پروردگار تساوي ليه کرد بيت ولا ساي کرد بيتوا وكل باري زياتر ليون دري أو معنى الرنگ داتوا. خالق يعني خواي پروردگار دروست كرا بدي هنرا مخلوقاتي خلق كردوا
بەبێ ئەوەی کە هیچ محتاجی ئەو مەخلوقاتانە بێتن. یعنی خوای پەروەردگار کە ئینسانی خەڵق کردو محتاجی ئینسان نەبوو بۆی خەڵقیان کە بڵێ ئیشم پێیانە. مەلایکەتی خەڵق کردوون ئیشی پەک نەکەوتووە لەسەر مەلایکەتان بڵێ ئیشم پێیانە، ئەگەر ئەو نەبن ئیشی من ڕادەوەستێتن. جنۆکەی خەڵق کردوون لەسەرەوەی خەڵقی نەکردوون ئیشی خوای گەورە ڕادەوەستی ئەگەر جنۆکە نەبێتن. ئاو هەوا ئەو کەون و کائیناتە ئەستێرەکان مانگ و ڕۆژ بەحرەکان حیوانات نەباتات جەمادات هەرچی کە مەخلوقە خەڵقی کردووە بەڵام چییە؟ بیلا حاجە. خوای پەروەردگار محتاجیان نەبووە ئەو جا خەڵقی کردبن. ئەگەر خوا ئەوانە خەڵق نەکا معاذ الله نەقسێک هەبێ لە ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار پێشەوەی کە مەخلوق دروستکە هەر خالیق بووە. پێشەوەی کە مەخلوقات دروستکە هەر خالیق بۆ صیفەتی خالقیەتی هەر هەبووە و نەبێ بڵێ کەنجینی مەخلوق دروست کردن و ئەو جا ئەو صیفەتەی بۆ دروست بوو بێتن. نا خوای گەورە تەبارەک و تەعالە وەکو امتحان و ئیبتیلایەک ئەو مەخلوقاتانەی دروست کردوون و بەشێک لەو مەخلوقاتانە بە تایبەتی جنۆکە و ئینس بۆ امتحان و ئیبتیلایە ئەوانەی دیکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو گەورەی و عەزەمەت و دەسەڵاتی خۆی کە مەلایکەتی دروست کردوون ئیش و کاریان هەرێکە و ئیش و کارێکی هەیە ئەوانەی دیکەی کە زیاترن و بەشێکی مەلایکەتیش مەربوطن بە ئینس و بە جن و ئیش و کاری ئەوان و هاوکاری ئەوان و ڕێنیشاندەری ئەوان و هەرچی کە مەخلوقاتی دیکەشە هەمووی لە بۆ خزمەتی ئەو دوو سنفەی خەڵق کردوون کە بتوانن ئیستیفادە لەو مەخلوقاتانەی خوای پەروەردگار بکەن لەو دروستکراوانەی خوای پەروەردگار بکەن لەو دنیای کە تێیدا دەژین. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم خالق بلا حاجە ئەگە لە یادتان بێ لە شەرحی ئەربعینی نەوەوی لە خزمەت یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر دابووین عەلەیهی سەڵات وسەلام کە گوتم ئەگەر هەموو خەڵق پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام مسلمان بێ ئەهلی تەقوا بێ ئەهلی دین بێ ما زاد ذلك في ملك شيئا بلا حاجة واگر فاسقترین و فاجرترین کەسیش بن ما نقص ذلك في ملك شيء هیچ شتێک لە مڵکی من کەم ناکاتەوە. کەواتە ئەسڵی مەخلوقاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو ئیمتیحان و ئیبتیلای بۆ ئێمە ئەوە نییە بڵێ وەڵا خوای پەروەردگار ئیشی پێبوون یان کاریان لەسەر ئەوە بێتن. ئاخر فەقەر لە فەقەڕەی 11 کە دەفەرمێ رازق بلا مؤنة خوای گەورە ڕۆزی دەرە بەبێەوەی کە ماندوو بێ بەبێەوەی کە مەشەقەت بەبێەوەی کە بارقورسیەکی لەسەر دروست بێت. ینی بۆ نمونە کابرا دەبینی وەلیلله المەثل الأعلى دوو منداڵیانە دەڵێ کاکە لەو کوڕ بەخوازە مەعیشەت قورسە دوو منداڵیان دەڵێ مەعیشەت قورسە نێرم کە مەسێ خوا ڕازقە ئەدێ ئەو هەموو مەخلوقات و کەون و کائیناتێک کە هەیە خوا ڕۆزی دەریەتی بەڵام دەفەرمێتی بیلا مؤنە بەبێ مەشەقەتی بەبەوەی کە هیچ تەسیری تێ بکاتن. دیسان دەگەڕینەوە سەر فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو خەڵک کۆ بێتەوە هەر یەکە و داوای ئیش و کار و داوای احتیاجاتی خۆی بکاتن خوای گەورە داواکاری هەمان جێبەجێ بکاتن هیچ شتێک لە مڵکی خوای گەورە کەم نابێتەوە. وەکو چۆن کابرا دەرزیەک دە بەحرێکدا نقوم کاتن دەرزەکەی بینیتە دەرەوە چەند ئاو نەقوستان دەکا چەند ئاو بەو دەرزێت هیچ پێوە ناچکۆ دەرزەکە ئەوەندە تیژە ئاوەکە دڵۆپە ئاویشی خۆ پێوە ڕاناگریتن دەکەوێتە خوارەوە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق وما أريد منهم أن يطعمون إن الله هو الرزاق ذو القوة المتين. يعني خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆ عیبادەت خەڵق کردووین بۆی خەڵق نەکردوین ئەها لێرە غەڵەتە بڵێ وەڵا ڕزق و ڕۆزی خوا نا بڵێ ڕزق و ڕۆزی خوا ڕزق و ڕۆزی داوای لێ نەکردین ڕزق و ڕۆزی یەک دیکە دابینکەین. خوا ڕازقە خوا ڕۆزی دەرە. لەبەرەوە ئەو بابەتانە بابەتی هەستیارن کاتەکەمان کۆتایی هات تا دەرسێکی دیکە بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.